پرسا و زیدتر جهجای دلاور آشگین و نری حکومت هرم کردستان لیکتی اروپا ده پرسم پاریس ده میوان ما بیتن هجای دلاور تبخیراتی کردستان 24 کنگی کمبونا جناب سرک مسعود بارزانی دیگل وزیر دروی فرانسای دست پیت کت. بله اوقاتتان باش سپاس بو ایوا و سپاس بو جنرالی خوشویست لاورزم با هم لایک و پیروز بایلا پیشمری قهرمانکان و گلی کردستان دکم ببونی که شقامک شنگل پارکچی زور گرینگی سنتری شاری پاریس امرو بناوی پیشمرگی کرا و اما جگای شانازو دلخوشیه سبارت با سردانکی برز سرک بارزانی با پاریس لچوارچێوەی کردنەوەی ئەو پارکە کە بەڕای پێشمەرگە کرا بێگومان چەند کۆبوونەوەی ئەنجام داوە لەگەڵ لایەنەکانی بەرپرسانی فەڕەنسی و کۆبوونەکان ئەمڕۆ کۆتاییان پێدێت هەر ئێستا دوای نیوەڕۆ کۆبوونەوە ڕاستە لەگەڵ وزارەتی دەرەوە دەبێت و پێم وابێ ئەمە هەنگاوەکی زۆر باشە بۆ پتەوکردن زیاتری پەیوەندیەکانی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان لەگەڵ کۆمەلگانی و دەوڵەتی بەتایبەتی لەگەڵ گەل و حکوومەتی فەڕەنسا. باشە. هێژای دلاوەر دەوێ کۆمبوونێدا یا جەنابێ سەرۆک دەگەل وەزیرە دەرەوەیە فەڕەنسا دەچێتە بەحەسکردن. بەڵێ بێگومان پەیوەندیەکانی دوولایەنە بارودۆخی هەرێمی کوردستان پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕۆلی هەرێمی کوردستان بە تایبەتی لە سەخامگیری ناوچەکە و بە تایبەتی ئەو بارودۆخێکی ئێستا بە ناوچەکەدا تێپەڕ دەچێت کە خۆتان دەزان هەرێمی کوردستان سیاسەتی دروستی هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و سەرۆک بارزانی هەردەم بەو ئاراستەیە بووە کە هاوسەنگی لە ناوچەکە دروستکە و ببێتە فاکتەرێک بۆ دروستکردنی سەخامگیری و بەدێهێنانی ئاشتی و لەکتێگەیشتن لە نێوان لایەنەکان و ئەو بابەتانی کە پەیوەندی بە پەیوەندی تایبەتن بە پەیوەندی لە نێوان هەردوولادا. باشە. هێژای دلاوەر ئاشگەی ڤەکردنا ڕێڕەوەکە بناوێ پێشمەرگەی دناو جەرگێ پاریسێدا دێوڵاتێکی گرنگێکێتی ئەوروپایەک و خوددان قرارە ئەندامێ هەمیشە ئەنجومەنی ئاسایشەیە ئەندامێ ناتوێیە ئەندامە یەکێتی ئەوروپایە خوددان قرارە دناو جەرگی ئەوروپای و لەسەر ئاستێ هەموو جیهانێ ڕۆژهەڵاتە ناویندا لە گەلک وڵاتان بەهێزە دنافۆن وڵاتان یەکژێ عێراق چواتەیەک و گرنگی یاخۆ هەیە. بەڵێ وەکو لە پرسیارەکان مەژت پێکرد وڵاتی فەڕەنسا وڵاتێکی زۆر گرنگە لە ئاستی نێو دەوڵەتی وڵاتێکە کە ئەندامی ئەنجومەنی ئاسایشە مافی ڤێتۆی هەیە واروها دەتوانم بڵێم بەپێی ئەو ئیش و کارم لە یەکێتی ئەوروپا فەڕەنسا داڕێژەری سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپایە ینی قسەی کۆتایی بە تایبەتی کە تایبەت بێت بە پرسی سیاسەتی دەرەوە پرسی ئاسایشی یەکێتی ئەوروپا زۆر جار فەڕەنسا دەیکات و جێگای ئومێدا جێگای دڵخۆشیە کە ئەو وڵاتە پەیوەندێکی باشی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە و ئەو پەیوەندێکی دوور و درێژ و قۆڵە ئەوە نییە کە لە کاتی گۆڕانی سەرۆکی یەک لە سەرۆکەکان گۆڕانکاری بەسەرداوی بەڵکو و مێژوێکی دوور و درێژی هەیە و فەڕەنسا هەردەم پاڵپشتی لە هەرێمی کوردستان کردو لە خەڵکی کوردستان کردووە و کاریگەری خۆشی بەکارهێناوە دەسەڵاتی خۆی بەکارهێناوە چ لە یەکێتی ئەوروپا چ لە ئەنجومەنی ئاسایش بۆ ئەوەی لە کاتە تنگانەکاندا هاوکاری هەرێمی کوردستان بکە چ لە کاتی کۆڕەوەکە کە دەوری زۆر گرنگیان هەبوو چ لە کاتی هێڕشی داعش بۆ سەری هەرێمی کوردستان چ لە کاتی دوای ڕەفرەندۆم کە دەوڵەتی فدرالی عێراق ئاسمانی کوردستانی داخست و ڕێگەی نەدەدا کە شانە دیپلۆماسیەکان سەردانی هەرێمی کوردستان بکەن و جگەل لەوەش ئێستاش هەمان هەڵوێستیان هەیە و دووپاتی دەکەنەوە کە ئەوان هەردەم لەگەڵ خەڵکی کوردستاندان پاڵپشتی لە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان دەکەن و ئەمە دەتوانم بڵێم پاڵپشتێکی زۆر گرنگی سیاسیە بۆ هەرێمی کوردستان و دەتوانێت ببێتە فاکتەرێکیش بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان دووچاری هەڕەشەی دەرەشی نەبێتەوە لە بەرەوەی وڵاتێکی وا گرنگ دەتوانێت هاوکاری بێت لە ئاستی بڵێن دیپلۆماسی بێت سیاست بێت سیاسەتی نێودەوڵەتی بێت و لە بواری ئاسایش بێت. هێژای دلاوەر جەنابێ سەرۆک مەسعود بارزانی قەت تجاران کوردên باشوورê Kurdistanê bi tinê li gel wan nebûye belkû کردن با کوره کردستان روشهلات و حتی روجاوای کردستان جی هین هولن وانین بردام لسر است نافخو حتی اقلیمی و ناف دولتی دبینن
جناب سروک جبونه هلنا ماترسیین لسر کردین روجاوای کردستان و دویق و ناغیدا که ماترسیا اپراسیونه که سربازیا ترکیا ده هر آنوساته که لدیجی روجاوای کردستان هیا و هاندان وان ولاتین اوروپیین دوستین ما هف پیمانان بتایبەتی یک جوان فرانسا دشیتن چه رولکی بگیرید؟ خۆتان زانند سەرۆک بارزانانی وەکو خۆدا ئاماژەت پێ کرد پرسی کورد بەلایەوە لە بابەتی حیزبی و بابەتی بتوانین بڵێن تەنانەت هەرێمی کوردستانی زۆر گرنگترا و نەیشاردوێتەوە کە جەنابیان بڕوای بەوەی هەیە کە دەبێت پرسی کورد لە وڵاتانی دراوسێژ چارەسەر بکەی بەڵام بەو شێوازی کە خۆیان پێیان باشەوە کەواتە تەداخل لە کاروباری ئەوان ناکرێت بەڵام هەر کاتێک کە پێویستی بە هاوکاری هەرێمی کوردستان هەبوو بێت سەرۆک بارزانانی درێغی نەکردووە بۆەوەی کە چ کاریگەری خۆی بەکاربێنێ لە ئاسی دیپلۆماسی چ بە شێوەشی عەمەلی بە ناردنی هێزی پێشمەرگە تۆتان بیرتانە لە کاتیەوەی کە ڕۆژاوای کوردستان لەژێر هەڕەشەی داعش بوو بە تایبەتی لە کۆبانی کە هێزی پێشمەرگە ڕەوانەی ئەوەی کران بێگومان ئەمە ڕاوانکردنی ئاسایی نەبوو بەڵکو پێویستی ڕێککەوتنی دیپلۆماسی و پەیوەندیشی نێودەوڵەتی بەهێز بوو و سەرکەوتنەکەش هەر بۆ کورد هەمووی گەڕاوە نەتەنیا بۆ بەڵێن کوردی باش و بەڵکو کوردی ڕۆژاوەش پارێزراون و کوردستانیش لەوێ توانی لە دەست چەکدارانی داعش خۆی بپارێزێت و ئەمە بتوان بڵێم ئایدۆلۆژی و بۆچوون و ڤیژنی سەرۆک بارزانیە بۆ پرسی کورد لە هەموو شوێنەکان هەر ئەوە ژوای کردووە کە کوردی زۆر هەر چارپارزی کوردستان بۆکو سەرۆکی کوردستان سەیری سەرۆک بارزانانی بکەن و چاڕوانیەکانیان بۆ جەنابیان زۆر زۆرترە لەوەی کە ئێمە توانین لێرە باسی بکەین. باشە هێژایە دلاوەرە ئاژگەیی جەنابێ هەوە ئاگەهدارە و ئەمریکا دەست بە کێشانە بەشێکێ مەزنێ هێزێن خو جا عێراقی کریە بەشێکێوان لە هەرێما کوردستانی جێگیر دکەن و بەشێک لە ڕۆژاوای کوردستانی باشە ئایا هەڵویستە وڵاتێن دیێن ئەوروپیên di nav hevpeymaniya dijî Daişê de çibîtin yek ji wan welatan ez bêjim Fransa aya ew jî dê bi heman karî rabin û hêzên xwe ji Iraqê vekêşin eger hatû vekêşan aya van welatên Ewropiyên di çarçoveya hevpeymaniya dijî Daişê çi plan heye li herêma Kurdistanê cegîr bin yan jî bi temamî dê xwe vekêşin hewa çi zanyarî hene بله هجای دلاور آشگین و نره حکومت هرما کردستان لیکتی اروپای ج پاریس میوانی ما و دیار وینهوی نمانه وسا اگر هات ودی سوار دگرن باش هجان مزناتی و آزادی هزین پیشمرگی همی سنور در باز کرن شاهد افروکه بو گهشتا پایتخت ولات گرنگین جیهانی افروکه کیفا کردن دیاسپورای بو جبر رزگرتنا فرانسا بۆ قوربانیدانا هێزên پێشمەرگەی û ئامادەبوونا جەنابێ سەرۆک مەسعود بارزانî divê rêwresma giring de ew dibêjin hemû dinya dizane hêza pêşmergey hêzeka çend da mezin e pêşmerge çend qehreman û destpak û çavnetirs û wêrekin lewma jî divê kivanê de aya harîkariyên van welatên di nava çarçoveya hevpeymaniya dijî Daişê bû hêzên pêşmergey dê di berdewam bin د دمکی دا که انجمن آسایش ناودولتی و ناشریتن هجی مترسیا داعش لعراق و سوریه هیا امریکا جی دست به وکشان هزین خو جا عراق کریه بشک زور وکشایه افجا هجای دلاور به وی پینگاوه آیا همان تشت همان کار ولاتین یکیتی اروپاین هف پیمان ده هف پیمان یا دجی داعش ده همان خو وکشن همان کاری بکن هین هرما کردستانیان جی بیک جاری دێژ هەرێما کوردستان و عێراقی دەرکەون چ زانیاری هەنە بەڵێ من پێم وانە ئەو بڵێن بڕیاریکە ئەو ڕێکوتنیکە لە نێوان ئەمریکا و عێراق واژۆ کراوە بۆ کشتانەوەی هێزەکانی ئەمریکا بە پێی جەدوەلێک نەخشە ڕێگایەکە داڕژراوە ڕێکەوتین لەسەر کراوە بە هەمان شێوەش لایەنە ئەوروپیەکان هەمان کار ئەنجام بدەن بە پێچاوانەوە پێم وابێت وڵاتانی ئەندام لێشێتی ئەوروپا بە تایبەتی وڵاتانی کە هێزان هەیە لە ناوچەکە و هاوکاری پێشمەرگە دەکەن بە تایبەتی لە دوای شەڕی داعش و لەوێ جێگیرن
ئەمانە ڕێکەوتنیی تری پێویستە جگەلەوە لێم نەما بیستوە لە کۆبوونەکانمان لەگەڵ ئەوان کە پلانێکی وا لە ئارادا بێت جگەلەوە ئەوەی کە بە نسبەت ئێمە و گرنگە هەرێمی کوردستان ئەوەیە کە هەرێمی کوردستان پارێزراو بێ لە هەموو هێرشێکی دەرەچی بە تایبەتی هێرشی داعش لە ناوچەکەەوە ئەوان دووپاتی ئەوە دەکەنەوە کە ئەوان بەردەوام دەبن لە هاوکاریکردنی هەرێمی کوردستان لە هاوکاریکردن و پژگیریکردنی هێزی پێشمەرگی کوردستان و ڕێگە نادەن کە جارێکی تر دووچاری ئەو هەڕەشە ببێتەوە ئەوەش بۆ ئێمە گرنگە و هەوڵ دەدەین لە دانیشتەکانیش لە بڕوکسێ لەگەڵ لایەنەکانی ئەوروپی و هەروە لە کوردستان لە کاتی سەردانکردنیان جەخت لەسەر ئەوە بکرێتەوە کە پێویستە ئەو پەیوەندیە بڵێن سەربازی کە هەیە بۆ پاراستنی هەرێمی کوردستانوەرەها بۆ هێشتنی تێرۆر لە ناوچەکە کە لە بەرژەوەندی هەردوو لەدا هەیە بەردەوامی پێ بدرێت. باشە. سەرۆکە شەڕەوانیە پاریسێ گوتی مەبادئێن مە کە فەڕەنسی و کورد مەبادئێن مە یەکن چیرۆکە مە یەکە مە پێکڤە شەڕ بۆ ئاشتیە کردیا قوربانیدانە هێزên پێشمەرگەی لە دەفمە تەقدیرەکە زۆر هەیە ئەڤە ژیوەکە سمبولێکیەش بۆیە قوربانیدانە هێزên پێشمەرگەی بە تایبەتی دشەڕ و ڕوبڕۆبوونە لە دژی داعشێ و دپێشەنگی ئەواندا جەنابێ سەرۆک مەسعود بارزانی جەنابێ هەوەدید لە ناوچەیەن مادەیا 140 لە خوارو و گەلک ناوچەیەن دیێن عێراقی شەڕ بوو ژنابرنا تەرورێکی کرد و دژمنێ هەموو مرۆڤایەتیە بوو دژمنێ هەموو ئاشتی و پێکڤە ژیانێ بوو پێشمەرگە بە پێشەنگیە جەنابێ سەرۆک مەسعود بارزانی بۆ قەلغان بۆ ئاشتیە هەموو جیهانێ ئایا ئەف تەقدیرە ئەڤروکە فەڕەنسایە لە هێزên پێشمەرگەی و قوربانیدانە هێزên پێشمەرگەی ناوێ پێشمەرگەی گرتی وڵاتێن دیێن یەکێتیە ئەوروپایە حازرن هیچ لوبیەک ji bo vê armancê hatiye kirin weke nûneratiya hikûmeta Herêma Kurdistanê li Yekêtiya Ewropayê? ئەوەی کە ئەوڕۆ لە پاریس ڕوویدا ئەمە شتێکی زۆر تایبەت بوو زۆر دەتوانین بڵێم سمبۆلیک بوو کە بۆ خەباتی پێشمەرگە قوربانیدانی پێشمەرگە ئەنجام دەرات تەنها خۆتان بیستان سەرۆکی شارەوانی بڵێن پازدەی پاریس سەرۆکی شارەکانی پاریس ئاماژەیان پێ کرد تەنیا بۆ ئەو بابەتە نەبوو کە بڵێن شەڕی داعش کە پێشمەرگە توانی قارەمانی بنوێنێ و هەموو جیهان بە پارێزێ بەڵکو باس لە مێژووی دروستبوونی پێشمەرگیان کرد باسییان لە ناوی پێشمەرگەکردمانەکەی چێەوە ئەو قوربانیدانێک کە پێشمەرگە بۆ ئازادی و بۆ پاراستنی خەڵکی کوردستان ئەنجام داوە بە درێژایی مێژوو ئەمە ڕێز لە هەمووی گیرا و جگەل لەوە سەرۆک بازانی کە بانگشت کرابوو بەجدار بێ لە ڕۆژێکی مێژووەکو ئەوڕۆ لە پاریس وەکو سمبۆلێک وەکو هێمایەک بۆ پێشمەرگە پێشوازی لێکراوە بە شانازیەوە بانگشت کرابوو بۆی بە فەرمی ئەو بڵێن ڕۆژدا لێرە پیرۆز بکرێت ئەمە بێگومان ئەو تێگەیشتنەی کە لە فەڕەنسا هەیە بۆ هێزی پێشمەرگە خۆشبەختانە لە زۆربەی وڵاتانی ئەوروپا هەیە پێشمەرگە ئەوڕۆ ناوچی پیرۆزە ناوچی ناسراوە لەلایەن ئەوروپیەکان بووە کە ناوی پێشمەرگە دێت تەنانەت خەڵکیی ئاسایی ئەوروپیش ئاشنان بەو ناوە ئەمە جێگای شانازی بۆ هەموو کوردێک و بە تایبەتی بۆ ئەو پێشمەرگی قارەمانانی کە ژیانی خۆیان بەخت کردو بۆ ئەو پێشمەرگانی کە ئێستا لە ژیان نەماون و بوونەتە هۆکاری ئەوەی کە ئەم ڕۆژە ئەمە لە پاریس بە نوێنەراتی ئەوان تیدا بەشدار بووینە ئەمە جێگای شانازی بۆ خاناوەدەی پێشمەرگە بۆ کەسوکاری پێشمەرگە و بۆ گەلی کوردستان ئەمە هەر ناوێک نییە بەڵکو ناونانی شوێنێک لە فەڕەنسا بە تایبەتی بۆ هێزێکی چەکداری بڕیارێکی ئاسان نییە و نمونێکی زۆر تایبەتە و دەبێ هەموو لایەکمان شانازی پێوە باشە هێژای دڵاوەرە ئاژگەیی ئەم پیچەکێ بەگەڕینەوە دەستپێکە ساڵێن 2000 دەگوتەرەکە خوددا جەنابێ سەرۆک وەزیران مەسرۆر بارزانی گوتیە پێشی نوکە مە ئەو شانس نەبوویە ئەم بخۆ بەحسێ قوربانیدان و سەرکەفتن و بەرخودانە خۆ بکەین هەمی جارە دووستێن کوردان یانژی کەسێن دی بە حەز و کەیفە خۆ و لەگۆڕی بەرژەوەندیێن خۆ بەحسێ خەبات و قوربانیدان و ئەنفاڵ و جینوساید و دەربەدەرکردنا بەسەری کوردان هاتیە یاکری دە چارچوبەیە ممکنە بەرژەوەندیێن خۆدا لێنوکە مە شانسێکی زێدەتر هەیە و ئەم بخۆ دە مەحفێلێن دووەلیدا بەحسا چیرۆکا خۆت بکەین ڕاستیت خۆت بێژین بە زمانێ خۆ بە هەستێن خۆێن نیشتیمان پەروەری نوکە جەنابێ هەوەژی یەک ژوان کەسانە کو کوردەکە بە زمانێ خۆ بە هەستێن خۆێن نەتەواتی خەباتێت کەتن بوو دەست ئێخستنە
بەشێکی مافێن کوردان لەسەر ئاستێ ناودەوڵەتیان ژی پاڵپشتیان ناودەوڵەتی بوو وەرگرتنا مافێن کوردان دە چارچوبەیە عێراقێکە فیدراڵ و حتا و کەژی مافێن مێن دەستپێکی نادەتەمە موچە نادات بودجە نادات دەستورە جێبەجێ ناکەتن ئایا چەند گرنگیە خۆ هەیە و چەند فەرقی هەیە؟ بەڵێ وەکو جەنابەت باس پێ کرد ئەمە خۆشبەختانە گۆڕانکاری بەسەرداتوە ئێستا بە خەبات و مادیبوونی هەموو لایەک ئەوە بە قوربانیدانی پێشمەرگە دەرفەتێک دروست بووە کە ئەمە بە خۆمان بتوانین لە نێزیکەوە ڕاستە و خۆ پامی خۆمان بگەینی بە نێوەندەکانی نێودەوڵەتی و بە تایبەتیش ئەمە وای کردووە کە ناوەندەکانی نێودەوڵەتی خەڵکی وڵاتانی تر خەڵکی ئەوروپا بە تایبەتی ئاشنا بن شارەزا بن ئاگدار بن بە بارودۆخی کوردستان بە مێژووی کوردستان بە مافەکانی کوردستان خەڵکی کوردستان و دەتوانم بڵێم کە هاوسۆزیشی زۆر باشیە لە پێش هەموو شتێک نەتەنە لەلایەن سیاسەتمەداری بەڵکو لەلایەن خەڵکی ئەوروپاش شەقامی ئەوروپاش بۆ دۆزی ڕاواگەری کوردستان ئەمە بێگومان کاری بۆ کراوە ئەمە قوربانی بۆ دراوە و ئەمە خەباتی بۆ کراوە بەڵام ئەومانێ ئەوە ناگەین کە ئێمە لەو شوێنین کە جێگای ڕزامەندی هەموو لایەکمان بێت بەڵکو دەبێ بەردەوام بین دەبێت زیاتر خۆمانمان دوکەین کار بکەین بۆ ئەوەی زیاتر خۆمان گەلەکەمان مافەکانمان بناسیین وەکو خۆدا ئاماژەت پێ کرد لەم سەردەمەشدا لەو ئێستا ئەمە ئاساییترین ماف کە پێدانی موچەی خەڵکی کوردستانە پێشەل دەکرێت وەکو کاردێکی سیاسی بەکار دەبدرێت بێگومان ئێمە وەکو نێراتەکانی حکوومەتەرمی کوردستان بەتایبەتی ئێمە لە بڕوکسێل ئەمە ئەو پەیامەمان گەیاندووە ئەو بابەت هەمان باس کردووە نەک ئێستا بەڵکو لە ساڵانی ڕابردووش ئەومان کردووە باسمان کردووە و ئەوان ئاگدارن بۆبەتەوە جگە لەوەش نایشارنەوە کە لە کۆبوونەوەکانیان لە کاتی سەردانەکانیان لەگەڵ بەرپرسانی عێراقی لە کاتی هاتنی ئەوان بۆ ئەوەیە بابەتە باز دەکەن و جگە لەوەش لە مانگی دەی ئەو ساڵ کۆبوونەوەکی باڕە لە نێوان عێراق و یەکێتی ئەوروپا ئەنجام دەدرێت لە بروکسێل ئێمەش بەشدار دەبین لەو کۆبوونەوەدا و چاوەڕوان دەکەین کە لەو کۆبوونەوەشدا ئەم بابەتە یەک لە بابەتە سەرۆکیەکان بێ کە پەیوەندی هەرێمی کوردستان و بەغدا کە بە تایبەتی بۆ یەکێتی ئەوروپا زۆر گرنگە لەبەرەوەی ئەگەر ئەو پەیوەندی خوا نەخواستە بە ئاخارەکی خراپ بڕوە ئەمە کاریگەری دەکات لەسەر سەقامگیری سیاسی لە ناو عێراق کە ئەمە کاریگەری دەکات بە شێوەیەک بە شێوکی ناڕاستەخۆ لە پەیوەندی عێراق لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ یەکێتی ئەوروپا بۆیە بەلای ئەوان زۆر گرنگە کە هەر ڕێککەوتنێک لە ناوان هەرێمی کوردستان بەغدا دەکرێت دەبێت ڕێککەوتنێک بێت کە هەردوو لێ ڕازی بن وەکو بە ئینگلیزی دەڵێن وین وین بێت هەردوو لە حەز بکەن کە براون و ڕێککەوتنێک بێت کە درێژ خایان بێ و لە بەرژەوەندی هەردوو لادا بێ ئەمە سیاسەتی یەکێتی ئەوروپایە سیاسەتی ئەوانە و ئەم سیاسەتیان ئەو بابەتیان ئەو پەیامیان دەگەینن بە هەم بە حکوومەتەرمی کوردستان هەم بەلایانی عێراقی و ئەمەش بێگومان لە بەرژەوەندی ئێمەدایە چونکە ئەمە هەمان پەیامەکە ئێمەش دەمانوێت لەگەڵ بەغدا بتوانین لە سەری ڕێککەوین و خواست بکەین کە ئێمە وەکو هاوڵاتی عێراقی مامەلەمان لەگەڵ دەکرێت و مافەکانمان بە پێی دەستوری عێراق پێشەل ناکرێ و پارێزراو دەبێت. باشە هێژایە دلاوار ئاژگەیی کۆمبوونە دبینە جەنابێ سەرۆک مەسعود بارزانی وەزیرێ دەرڤێ فەرەنسای دەست پێکریە دەمەکە گاوا دیمەنگەهشتنەمە ئەم دێ پێک و وان دیمەنان ببینین بینەرێن مەژی دێ ببینن کو divê kombûnêda gelek pirs dihêne guftûgûkirin derheqê Kurdên li Başûrê Kurdistanê Rojava heta Bakurê Kurdistanê Rojhilat jî ji ber ku evrûke Cenabê Serok Mesûd Barzanî ji bo rojeke dîrokî pêşhateke giring ya mêjûyî li Parîsê ye û pêşhatên giring jî li Rojhilata navîn çêdibin pêşhatin zalalin kadê çi çêbîtin matirsî jî li ser herêma Kurdistanê heta em bêjîn parçeyên diyên Kurdistanê jî evrûke zêdetirin û cûra û cûrin. Cenabê Serok di axiftina xwe de di gotara xwe de evrûke got bi gorîna hikûmetan helwîstê Fransa digel Kurdan nehate guhartin. Helwîstê wan merdane û dostane bûye. Kurd teqdîra vê yekê digirin. Ev helwîstê Fransiyan bi dirêjahiya dîrokê bi taybetî ez bêjim piştî sala 1968 heta roja evrûke di qonaxên cuda de di bûyer û pêşhatên cuda de digel Kurdan hebûî piştra sala 2003 biketina rejêma Be'ez peywendî ketina çarçûveyekê dîkivanekê dî siyasî ne diplomasî ne serbazî ne heta civakî em bêjîn keltûrî perwerdeyî ne. Aya vê nimûneya xurta peywendiyan
وكانوا نرات حكومة هرم كردستان اليكتي أوروبا هين شاوات شين برفره بكان ولاتن ديان يكتي دقال كردان بقشتي وبتايبتي كردين هرم كردستاني. بله إما خان راستا فرنسا ولاتكي لبروي ولاتكي قوريا صعب بريارة عندما ينجمني أسايشة جیاوازی هەیە لەگەڵ بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپا بەتایبەتی لە ڕووی سیاسەتی دەرەوە کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ڕۆڵێکی بەرچاوی بینێ و بەردەوام لەو ڕۆیە و ئەمە جێگای دڵخۆشیە بەڵام لە هەمان کاتدا وڵاتانی تری ئەوروپاش پەیوەندی بەهێزان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە لە بوارەکانی تر بۆ نمونە ئەڵمانیا پەیوەندی بەهێزی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە و پاڵپشت بووە خۆتان دەزان لە شەڕی داعش بە ناردنی یەکەم وڵات بوو کەچێکی میلانی ناردووە مەشغوڵڕانی بەهێزی پێشمەرگی کوردستان کرد وڵاتانی تر وەکو هۆڵەندەکە ئێستا لە بواری ئابووری لە بواری کشت و کاڵ لە بواری تر هاوکارن و پەیوەندی زۆر بەهێزان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە و ڕۆژانە دەبینن کە چاڵاشەکان کوردستان ئەنجام دەدەن وڵاتانی تری سکاندیناوی بە هەمان شێوە پەیوەندی ئێستا بە قووەتیان هەیە قوڵان لە هەرێمی کوردستان و ئیتالیا بە هەمان شێوە و ئیسپانیا وڵاتانی تر ئەمە جگای دڵخۆشیە کە ئاماژەیە کە بەوەی کە هەرێمی کوردستان سەرڕاوی کە دەوڵەتی سربەخۆ نیە سەرڕای کە ئەندامی نەتەوەی گرتوەکان نییە بەڵام توانیوێتی بە سیاسەتی دروست بە سیاسەتی حکیمانی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان خۆی فەرز بکات وا بکات کە حیسابی دەوڵەتی بۆ بکرێت لە کاتی دانیشتەکان لە کاتی بڕیاردان لە ناوەندە بڕیاردەرەکان خۆتان دەزان هەموو ساڵکە کۆنفرانساتی نێودەوڵەتی دەکرێت سەرکردایەتی سەرۆک هەرێمی کوردستان سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان بانگێژ دەکرێن گوێ لە بیرروڕان دەگرێت و تێڕوانینی ئەوان دەبێتە بەشێک لە استراتیژی وڵاتان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە ناوچەکە ئەمە دەرخەری ئەوەیە کە هەرێمی کوردستان بە تایبەتی لە بواری دیپلۆماسی بە تایبەتی لە بواری علاقاتی دەرەوە پەیوەندی دەرەوە سەڕای ئەوەی کە شوێنەشی بچووکە سەڕای ئەوە کە باسم کرد دەوڵەت نییە بەڵام پێگەیەکی زۆر بەهێزی هەبێ و هەرێمەشی کارتێکەری گرنگ بی لە ناوچەکە و بتوانێت ئەو ڕۆڵی کە هەیەی ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ هەرێمی کوردستان پارێزراوتر بێ هەفکاریên یەکێتیە ئەوروپایە بۆ هەرێما کوردستانê di çi warekîdane û dahatî da çi plan heye ku hevkariyan duwarên cuda da bۆ herêma Kurdistanê bikin. بەڵێ خۆتان زان یەکێتی ئەوروپا خۆی دامەزراوەیە کە پێک هاتووە لە کۆمەڵێک وڵات لە 27 وڵات کە ئەندامی ئەو یەشیتەن جگە لەوە دامەزراوی تری هەیە وەکو ئۆفیسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا کە بەرپرسە لە سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا و ئاسایشی یەکێتی ئەوروپا لەگەڵ وڵاتانی دەرەوەش هەر ئەو ئۆفیسە پەیوەندی دروستەکە و ڕۆڵی وەزارەتی دەرەوە دەبینێ یەکێتی ئەوروپا وەکو هەموەکو خۆی هەموەکو وڵاتانی ئەندام لە خۆی ئەندامانی خۆی ڕۆلی کاریگەری هەبووە پەیوەندێکی زۆر گرنگی هەبووە لەگەڵ هەرێمی کوردستان پێش هەموو شتێک دەتوانین بڵێن لە بواری ئاسایش و سەقامگیری و ئەمنیەت لە ناوچەکە لەبەرەوەی زۆربەی ئەو وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا لە کاتی شەڕی داعش هاوکاری هەرێمی کوردستانیان کردووە بەشێک لە وڵاتانە تاکو ئێستاش پشتپۆڕانە لە هەرێمی کوردستان و بەشپۆڕانە بە پێشبەری قارەمانەکانمان دەکەن هەماهنگیان هەیە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە لەگەڵ لایەنەکانی تری ئەمنی و ئاسایش لە هەرێمی کوردستان و هەروەها ئەوەی کە لەو قۆناغی داهاتوودا بۆ ئێمە زۆر گرنگە پرسی بنیاتنانەوەی هەرێمی کوردستانە لە بواری ژێرخانی ئابووری لە بواری ئەوەی کە لە ڕووی ئابووریەوە سەربەخۆ بێ پشت بە نەوت نەبەستێ و بچتە قۆناغەشی تر بە تایبەتی ئێستا توانین بڵێن قۆناغی هەڕەشەی داعشەوەوانە تا ڕادەیەک کەم بووتەوە و ڕەشەیە وەکو پێشان نەماوە ئێمە داوا لە پەیوەندەکانمان لەگەڵ لایەنەکانی ئەوروپی کار بۆ ئەوە دەکەین کە ئەوان زیاتر هاوکاریمان بکەین کە لە ڕووی ئابووریەوە لە ڕوویەوە بەرهێنان بتوانین لەسەر پێی خۆمان بوەستین و بتوانین ئەوەندە پێویستیمان بە داهاتی نەوت نەبێت لەو بوارشەوە پێشکەوتنی باش هەبووە بە تایبەتی باشەیەکێتی ئەوروپای چاوە بەرێ دەتەوان پێشکەوتنی هەرێما کوردستانی هێشایە دلاوار
یەکێتی ئەوروپای چاوە بەرێ خوددە تەوان پێشکەفتنی لە هەرێما کوردستانی چێبووی بە تایبەتی ئەم بێژین لایەکی قەیرانیا بەردەوامە ئەڤە عێراقە نەموچەی نەبوو جەی ناهنێریتن لێ دیساژی کوردستانی ئەگەر تو بەرێ خوبدەیە کارەبا 24 ژمێری پرۆژێ ڕووناکیدا ژبلی وێ وایە سیستەمی دیجیتالی دێتە ئاواکردن لە هەموو فەرمانگەهێن حکوومەتێ دەست پێکردە مەسەلا چارەسەرکردنا قەیرانە ئاوەیە ئاوا 24 ژمێری د پرۆژەیە ئاوا خێرا لە هەولێرە پایتەخت و قەیرانە ئاوەیە 30 ساڵان خلاص دکەتن ناهێلیتن gelek mijarên dî hene avakirina pond û bendavaya rêw pirin rêkên stratêjîkên yet hatin û çûnê ne di navbera şarûçkeyan da ev hemû ew mijarên ku nûke bîra min têne Yekîtiya Ewropayê çawa seht kete van pêşkeftinên bingehîn avakirina jêrxana cûra û cûr li Herêma Kurdistanê heta ku zêdetir palpiştiya Herêma Kurdistanê bikin di nav Iraqeke ji hemû riyan paş keftî sehkê nekare be ne ave ne rêwbanin ne sistemê dijîtaliye بله ئیمان خان خۆت ئەگەر سەیری لێدوانەکانی بەرپرسانی وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا بکەی بە تایبەتی لە کاتی سەردانیەکانەوە ناشارنەوە کە هەر جار کاوان سەردانیەوەی کوردستان دەکەن پێشکەوتنی نوێ دەبینن بە چاوی خۆیان دەبینن و سەرسامیشن زۆر جار بەو پێشکەوتوانی کە لەمی کوردستانی بە تایبەتی ئەوان ئاگدارن لەوەی کەرێمی کوردستان لە ژێر جۆرێک لە گاماڕۆی ئابووریدایە بەڵام و لە هەمان کاتیشدا خودی یەکێتی ئەوروپا کە ئێستا ساریاندێک کێشەی ئابووری بۆ لەبەر ئەو قەیران و شەڕانێکەتی کەوتووە زیاتر هەست بۆ دەکەن کە ئەنجامدانی ئەو پرۆژانێک کە جەنابەت ئاماژت پێکردن کارێکی ئاسان نییە بە تایبەتی بۆ شوێنێک کە هەرێمەک بێ کە ئابووری سەر بەخۆی نەبێ و موچەکەی لە بەغداوە بێت و لە هەمان کاتیشدا ئەمە بە ئەو موچەیە لە کاتی خۆی نێت بودجەی لە کاتی خۆی نێت سەرڕای ئەوەش ئەم ئیرادەیە هەیە بە تایبەتی ئیرادەکە زۆر گرنگە بۆ ئەوەی هەرمی کوردستان لە شوێنی خۆی نەوەستی بەرەو پێشەوە بڕوە سەرڕایەوەی کە لە هەندێک لایەن حەول بدەن کە کوردستان بوەستێنن بۆی بەرەو پێشەوە نەڕوا بەڵام هەرمی کوردستان توانیوێتی وەکو چەند نمونەت هێناوە لە ڕووی ئاو کارەبا و ئەو بابەتانی تریش کە سەرکەوتن بەدەست هاتووە کە پێشکەوتن بەدەست هاتووە و قۆناغی سەخت ئێستا براون و بەرەو هەنگاوی باشتر دەڕۆن ئەمە خۆم شاهدی ئەوەم کە لە کاتی سەردانەکان لەگەڵ شاندەکانی ئەوروپا کە دێن یەکەم شت باز لەوە دەکەن کە چۆن ئێوە دەتوانن سەرڕای هەبوونی شەڕ لە نزیک کە لە نزیک ئێوە بۆ چەند ساڵێک و لەژێر گەماڕۆی ئابووری بووینەوە لە هەمان کاتیشدا قەیرانی کۆڕۆنا هات بەڵام توانیتان و بەردەوامیشن لەوەی کە بەرەو پێشەوە بڕۆن و کوردستان ئاوادانکەنەوە بۆش ئەمەش وا دەکە ئەم ئێرادەی ئێمە ئەم پلان ئەو استراتیژی پلانێک کە حکوومەتەرمی کوردستان هەیەی ئەم وەکو دەڵێن تێڕوانەیە کە بەڕێ سەرۆژ حکوومەتەرمی کوردستان هەیەی و ئەو خۆماندووکردنە بۆ بابەتەکان وا دەکا کە لایەنەکانی ئەوروپی زیاتر بێنەوە پێشوە زیاتر بە جددی وەرمان بگرن بە تایبەتی کە خۆت ئاماژت پێکرد هەڵسەنگاندن دەکەن و دەبینن کارێمی کوردستان چۆنە و شوێنەکانی تری عێراق سەرڕای هەبوونی بودجەیەکی زیاتر و ئیمکاناتێکی زۆر زیاتر و بێحەد و بێسنوور بەڵام بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان سەرکەوتوانەتر بووە ڕەنگە ئەگەر هەرێمی کوردستان دەوڵەتێکی سەر بەخۆ با زۆر جیاواز با و زیاتر بیتوانی بە خزمەتی هاوڵاتانی خۆی زیاتر بەرەو پێش بڕوات بەڵام بەو ئیمکاناتێکە لە بەردەستبووە ئەمان شاهدی بۆ دەن کە سەرکەوتنی باش بەدەست هاتووە و ئامادەشن هاوکاریمان بکەن و پێکەوە بتوانین زیاتر خزمەتی هاوڵاتانی سپاسیاتەکەم دەستێتەوە خۆش بن هێژایە دلاوەر ئاشگەیی نوێنەری حکوومەتە هەرێما کوردستانی لە یەکێتی ئەوروپایش پاریسێت گەلمە بوو زۆر سپاس.